بس اگر هێمنی بپارێزن تکایە ئەمڕۆ بەسەر سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەی باڵای بەرگەربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کۆبەوە و هەر یەک لە بەڕێز وەزیری تەندروستی و وەزیری پەروەردە راپۆرتی خۆیان پێشکەش کرد و هەڵسانگاندنێکی تەواو بۆ دۆخی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان کرا و هەروەها وەزیری پەروەردە پلانی لەم بارەوە خستە ڕوو و چەند پێشنیارێکی گشتی و بڕیار درا کەوا هەفتی 2021 دەست بە خوێندن بکرێت لە هەموو قۆناغەکان و وردەکاری سەبارەت بەم بابەتەش ئێستا لەگەڵ بەڕێز کاک ئاڵان وەزیری پەروەردە و هەروەها ئاماژە بەوە کرا کە ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا بە تەواوەتی جێبەجێ بکرێت بۆ سەلامەتی تەندروستی هەموو خەڵکی کوردستان. ئێستاش ئەو وردەکاریانەی کە پەیوەست بە وەزارەتی پەروەردە و چۆنیەتی دەستپێکردنی دەوام هەموو وردەکاریەکان بفەرمووی باسی بکە. سپاس کاک دکتۆر، ئەم کاتان باش. وەکو جنابی کاک دکتۆر ئاماژەی پێدا ئەمڕۆ کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا ئەنجام درا بۆ گفتوگۆکردنی دۆخی تەندروستی و هەروەها هەڵسەنگاندنی دۆخی تەندروستی و تاوتوێکردنی پلانی چۆنەتی دەستپێکردنەوەی خوێندن بە گوێرەی ئەو پلانەی کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە پێشکەش کرا بە کۆبوونەوەکە. کۆبوونەوە هاوڕا بوو لەسەر ئەوەی کە بەپێی ئەو هەڵسەنگاندنەی کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی کۆبوونەوەی کردووە، دۆخی کۆڕۆنا ئامارەکان لە پاشکردنەوەی قۆناغی 12 ئامادەی بە هەموو بەشەکانیەوە لە 16 ڕۆژ پێش ئێستا کە 16 ئێمە لە کۆبوونەوە لە 13 لە کۆبوونەوە بڕیارماندا کە 16 داوامی قۆناغی 12 بکەینەوە تا ئێستا دۆخەکە کۆنتڕۆڵ لە ناو ناوەندەکانی خوێندن و ژمارەی توشبووان بە گوێرەی ئەو داتانەی کە ئێمە پێشکەشمان کردووە هەروەها ئەو داتانەشی کە لەلای وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم هەیە لە ئاسیەکایە کە ئەتوانین بڵێین مای دڵخۆشی و ئومێدە. بەڵام دەبێ هەمیشە ئەوە بڵین کە ئێستا لە دەوروبەرمان ئیجراعاتەکان توندترەکرێتەوە و تەوەقوعی هەڵکشانی ڤایرۆسی کۆڕۆنا هەیە لە سەر ئاسی جیهانی. لەبەرەوە لیژنە بڕیاری داوە بۆ ئەوەی کە ئێمە پێشچاومان ڕوون بێ ڕۆژی 23/2 جارێکی دیکە کۆبوونەوەی لیژنەی باڵای کۆڕۆنا بکەینەوە بۆ ئەوەی کە هەڵسەنگاندن بکەین لەسەر ئەم بڕیارانەی کە ئێستا دامانە. ئەوەی کە کاک دکتۆر فەرمووی پاشتریش ئێمە بە تەفاسیل لە ڕێگەی چەند فەرمانێکی وەزاری چەند گەشتدانیەکەوە ڕاگەیاندنەکانیش و ناوەندەکانی خوێندنیشی لێ ئاگادارەکەینەوە 23/2 مراجعەتی بۆ بکرێتەوە. ئەگەر وەکو ئەو قۆناغی 12 ئامادەیەی کە 16 ڕۆژ بەر لە ئێستا دەستمان کرد بە خوێندن و تایە تا ئێستا سەرکەوتوو بووین لەوەی ناوەندەکانی خوێندن پارێزراون بە شێوەیەکی گشتی، ئەوە پرۆسەی کە ئەمڕۆ بڕیارمان لێداوە بۆ تەواوی ناوەندەکانی خوێندن بەردەوامە بێت. خۆ ئەگەریش خوا نەخواسە ئامارەکان بەرەو هەڵکشان چوون و ناوەندەکانی خوێندن تووشی ئەوەی کردین کە پیکێک لە ڕووی ڤایرۆسی کۆڕۆناوە ارتیفاعێک ئینتیشارێکی زیاتر لە ڕووی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بڵاوێتەوە، ئەوم لێرەوە بە دڵنیایی بە هەموو لایەکی ڕاگەیەنم کە بەبێ دوودڵی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کۆ دەبێتەوە و سەر لە نوێ پێداچوونەوە بۆ بڕیارەکە جاگەر بەداخستنی تەواوەتی قوتابخانەکان بێ یا بەداخستنی جوزئی قوتابخانەکان بێ. ڕۆژی 6/2 مامۆسایانی کوردستان لەگەڵ بەڕێوەبەر و ستافی کارژێڕی دەستنەوە ناو ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی کە جدۆل و میکانیزمی ئەو بەرنامەی کە ئەمڕۆ لە لیژنەی باڵا ئیقرار کراوە ئامادەسازی بۆ بکەن. ڕۆژی 7/2 یەکەم ڕۆژی خوێندنە بێ بە گوێرەی پلانی کە هەیە دەوام بە شێوازێکی تەناوب دەبێ، واتە هەر قۆناغێک لە هەفتەیەک 3 ڕۆژ دەوامەکات لە ناو شار و ئەو شوێنانەی کە گوند و دوورە دەستن بەڵام بەو مەرجەی ژمارەی قوتابیان کەمە ئەوان دەوامیان 3 ڕۆژ دەبێت لە هەفتەیەکە بەڵام لەسەر یەک مراعاتەن بۆ ئەوەی کە یەکەم ژمارەی قوتابی کەمە، دوو هاتوچۆی مامۆسایان و دروست نەکردنی بارگرانی لەسەر مامۆسایان. خاڵێکی دیکە ئەوەیە کە هەموو قوتابخانە حکومی و ناحکومیەکان
ئەو سیستەمە دەبێت پەیڕەو بکەن سیستمی تەناوب واتە هیچ جیاوازێک لە نێوان قوتابخانەی حکومی و قوتابخانەی ناحکومی نەکراوە هەمان ئەو بڕیارە بۆ شێوازی تەناوب بۆ پەیمانگا حکومی و پەیمانگا ناحکومیەکانیش دراوە لە هەموو حاڵەتەکانیشە دەسەڵاتی تەواو دراوە بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کە وردەکاری شێوازی تەناوب لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی قەزا و قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن و پەیمانگاکان دەسەڵات دراوە بە بەڕێوەبەراتی گشتی پەیمانگاکانی وەزارەت بۆ ئەوەی وردەکاری سیستمی تەناوب دیاری بکەن و بتوانن قوتابیان بچنەوە ناو ناوەندەکانی خوێندن خاڵێک کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێستا کۆمەڵگەی ئەمە بە شێوازە گشتیەکەی بەشێکی زۆر لە دایکان لە باوکان لە بەخێوکاران و سەرپەرشتیارانی قوتابی ڕەنگە حەز و ئارەزووی ئەویان بێ کە منداڵەکانیان قوتابیەکان بگەڕێنەوە ناو ناوەندەکانی خوێندن و ئامانجی ئەمەش لە هەرێمی کوردستان لە حکوومەت ئەوەیە کە پرۆسەی خوێندن بەردەوام بێ بەڵام کاتێک کە پرۆسەی خوێندن ڕاگیراوە لە هەموو قۆناغەکانە تەنها هۆکارێک هەبوو بێ هۆکاری تەندروستیە مەبەستەکە ئەوەیە کە سەلامەتی جانی مامۆسایان و قوتابیان و خوێندکاران پارێزراو بن و جەختیش لەوەکەمەوە هەر کاتێک بزانین ئەم کردنەوەی ئێستاوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن دەبێتە هۆی زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بێد و دڵی یەکەمین پێشنیاری من وەکو وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگررتنی داوامە بێت ئەو کاتە دەبێت لەسەر ئەلتەرناتیڤ و بەدیلی دیکە بکەین بۆ شێوازی خوێندن بەڵام گرنگەوەیە کە ئێستا ئەمە پێگیری بکەین بەڵام بەشێک لە دایکان و باوکان ڕەنگێت جۆرێک لە تەخەوفیان هەبێ بۆی کە منداڵەکانیان بنێرنەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن وەزارەت بە پشتبەستن بەو پرەنسیپانەی کە پرەنسیپێکی نێودەوڵەتی و جیهانین و اختیارە داتە بەردەم عائیلەکان بڕیارمانداوە وەکو چۆن بۆ قۆناغی 12 ئامادەیی ئێمە ئەو اختیارەمان خستە بەردەستی خانەوادەکان هەر خانەوادەیەک دەتوانێت خوێندنی ئەلیکترۆنی خوێندنی ئۆنلاین پاڵپشتی ماڵەوە بۆ منداڵەکەی پەیدا بکات دەتوانێت منداڵەکەی نەنێرێتەوە ناو قوتابخانەکان لە هەفتەی یەکەم فۆرم پڕ بکاتەوە کە ئەو قوتابیە بەس تەنها بۆ تاقیکردنەوەکانی نووسینێکی 28 لە ناو قوتابخانەکان ئامادە بێت با نمونەیەکتان بۆ بێنمەوە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگای دهۆک وەکو نمونەیەک لە کۆی 29516 قوتابی قۆناغی 12 ئامادەیی 1091 سەمیان بە خێوکاری قوتابی منداڵەکانیان نەناردۆتەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن فۆرمی بەڵێننامەیان پڕ کردوتەوە کە ئامادەن پاڵپشتی ماڵەوە و خوێندنی ئەلیکترۆنی ئۆنلاینیان بۆ بەردەستکەن بەڵام نەچنەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن هەمان ئەو ڕێکارە دەمەوێت جەخت لەوە بکەمەوە بۆی هەموو عائیلەیەک دڵنیا بێت هەموو ئەوانی ئارەزوو دەکەن مناڵەکانیان بچێتەوە ناو ناوەندەکانی خوێندن و بە شێواز بەو شێوازی کە دیاری کراوە بخوێنن یان ئەوانی کە ترسی کۆرۆنایان هەیە و لە ناو خانەوادەکانیان کەسانێکی بەتەمەن یان کەسانێک هەیە کە نەخۆشی درێژخەیانیان هەیە دەیانەوێت بەهۆی قوتابخانەوە مەترسی لەسەر ژیانی خانەوادەکان و کەسە بەڕێزانە دروست نەبێ دەتوانن لە هەفتەی یەکەم ئەو بەڵێننامەیە پڕکەنەوە بەو مەرجەی کە بتوانن خوێندنی ئەلیکترۆنی خوێندنی ئۆنلاین و پاڵپشتی ماڵەوە بۆ ئەو قوتابی خوێندکارانە بەدەست بێنن دەتوانن قوتابیەکانیان تەنها بۆ تاقیکردنەوە بەرن بۆ ناوەندەکانی خوێندن واتە لێرەدا هەر کەسێک پێی وایە چونکەکردنەوەی دەرگای قوتابخانەکان ئیلزامیە خوێندن لە هەرێمی کوردستان بە جۆرەی یاسا ئیلزامیە هەر کەسێک پێی وایە کە ناوەندەکانی خوێندن مەترسی لەسەر سروشتی ئەو خانەوادەیە ئەو دروستەکە دەتوانێت بەڵێننامە پڕکاتەوە و من بۆ خۆشم وەکو وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان داواکەم هەر خانەوادەیەک لە ناو عائیلەکەیانە نەخۆشێکیان هەبێ یان کەسێکیان هەبێ کە نەخۆشی مزمینی هەیە تکای لە یەکەم ڕاستپاردەی من بۆ ئەوەیە کە منداڵەکەی نەنێرێتەوە بۆ ناو ناوەندی خوێندن بەڵکو ئەو بنەمایە پێڕەوکا کە بەڵێننامەیەک بدا و خوێندنی ئەلیکترۆنی و هەروەها ئۆنلاین و پاڵپشتی ماڵەوەی بۆ دابین بکە بۆ ئەوەی کە ئەو خانەوادەیە سەلامەت و پارێزراون بە شێوەیەکی گشتی ئەوە کۆی گشتی ئەو بڕیارانە بوو لەگەڵ ئەوەی کە فرۆشگاکان لە ناو قوتابخانەکان دەکرێنەوە پاشان وەزارەتی پەروەردە گشتانی پێویست بۆ بابەتە دەرەکا بەڵام بە جۆرەی ڕێنمایە تەندروستیەکان داوام لە ناو ناوەندەکانی خوێندن بە جۆرەی ڕێنمایی تەندروستی ئەنجامدرێت بە هەماهەنگیەکی زۆر پتە لە نێوان وەزارەتی پەروەردە و هەروەها وەزارەتی تەندروستی لەسەر ئاستی هەر قوتابخانەیەک لیژنە دروست دەکرێت کە بەڕێوەبەر و یاریدەدەر و دوو مامۆسایان ڕێنماییکارێکی پەروەردەیەگە لە قوتابخانەکە هەبێ کە ڕەبتە بن بە ئەوەی کە پێوترێ هاوڕێی ڕەنەگرت کە سەرپەرشتیاری پەروەردەیە و ئەوان ئەگەر هاتوو لە حاڵەتێکا لە قوتابخانەیەک پۆلێک توشبووی ڤایرۆسی کۆرۆنای تیاابێ
ڕاستەوخۆ ڕەزامەندی بەڕێوەبەری پەروەردەی قەزا وەرەگرن دەسەڵاتی پێدەدرێت بۆ ڕاگررتنی دەوام لەو پۆلە کاتێک لە ئاستی پۆلێک زیاتر بوو کە چۆ ئاستی قوتابخانەیەکەوە گەر هەسمان کرد کە لەناو قوتابخانەیەکە ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی بەرچاو بڵاو بۆتەوە دەسەڵات دراوەتە بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگاکان کە ئەوانیش لەسەر ئاستی محافەزە لیژنەیەکیان هەیە کە بریتێ لە مدیر عامی محافەزاتی تەربیە و هەروەها بەڕێوەبەری پەروەردەکان بەڕێوەبەری ئیشراف و نوێنەرێکی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی پارێزگایان ئیدارە سەربەخۆکان ئەوان دەسەڵاتی ئەویان پێدرێت کە دەوام لە قوتابخانەیەک ڕابگرن ئەگەر هاتو ئەو قوتابخانەیە توشبوویەکی زۆری تێدا بوو یان بە شێوەیەکی بەربڵاو بوو دیارە ئەوەش ستاندەری خۆی هەیە وەزارەتی تەندروستی و ستاندەرانە ئەو پێوەرانە بۆ ئێمە دیاریەکە کە لەکوێ پێویستە لە پۆلێکا دەوام ڕابژیرێ گەر توشبووی کۆرۆنا هەبێ و لەکوێ لە قوتابخانەیەک پێویستە بە تەواوەتی داوامیکار ڕابژیرێ لەوانەیە لەسەر ئاستێکی جوزئی لەسەر ئاستی پۆل و لەسەر ئاستی قوتابخانە هەنگاو بنین و جارە بیل لەوە نەکەینەوە گە دۆخەکە خوانەخواسە بەرەو خراپی نەچێ بیل لەوە نەکەینەوە جارشکە ناوەندەکانی خوێندن دابخێنەوە بەڵام تکای من ئەوەیە لە هەموو دایکان باوکان بە خێوکارانی قوتابیان و خوێندکاران تکاکەم بۆ پاراستنی منداڵەکانتان و بۆ پاراستنی خۆتان بۆ پاراستنی ئەو مامۆسە ئازیزانەی کە لەو دۆخ و ئەم ئیلتیزاماتە تەنها بە مامۆسایان و بەڕێوەبەر و کارژەری قوتابخانەکان ناکرێت بەڵکو پێویستی بە پاڵپشتێکی زیاتری خانەوادەکان هەیە بە تایبەتی دایکان و باوکانی بەڕێز ئەو دۆخێک کە لە دەرەوە دەیبینی جۆرێک لە خەمساردی هەبێ بۆ جێبەجێنەکردنی ڕێنمایی تەندروستی لە فەزایەکی کراوە زۆر جیاوازە لە ناو پۆلێکە کە چەندین قوتابی بۆ ماوەی 40 دقا یا 35 دقا پێکەوە کۆبنەوە و احتیمال هەیە کە لەم ڤایرۆسە توش ببن و ببنە هەڵگری ڤایرۆسەکە و ڤایرۆسەکە بە ئاسانی لە ناویانە بگوازرێتەوە لەبەرەوە قوتابخانەکان یەکێکن لە هۆکارەکان تەنها هۆکار نین بەڵام یەکێکن لە هۆکارەکانی گواستنەوەی ڤایرۆسەکە تکاکەم بە هەمومان پێکەوە و قۆناغەت دەرباسکەین خوێندن لە هەرێمی کوردستان ئێمە هەمومان لێ بەرپرسیارین چوەکو وەزارەت چوەکو خانەوادەکان بۆ ئەوەی کە بتوانین ئایندەیەکی گەشتر بۆ قوتابیان و خوێندکارانی کوردستان داوێنکەین بە شێوازێکی گشتی ئەوە کۆی گشتی هەموو ئەو بڕیارانە بوو کە ئێمە پێگەشتین و ئێمە لە وەزارەت فەرمانی وزاری بە بڕیارەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەردەچوێنین و تەعمیمیش دەکرێت بۆ تەواوی ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی کە لە هەفتەی ئایندە بۆ شێوازە دەستکرێ بە خوێندن ئێمە تەئکید لەو خاڵاکەمەوە بۆیە هەموو لای دڵنیابن 16 ڕۆژماندانەوە بۆ مەرحەلەی تەقییمکردن واتە ئەگەر لەم 16 ڕۆژە ئێمە وەکو قۆناغی 12 ئامادەی نەجاحەتمان هێنا چونکە ئامارەکان دڵخۆشکەرن لە هەر 5 مدیرێتی عامەی تەربیەکانی ئێمە تەنها 43 مامۆستا و قوتابی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون لە ماوەی 16 ڕۆژی ڕابردووە لە کۆی زیاتر لە 170,000 قوتابی و مامۆستا و فەرمانبەر کە دەوامیان کردو بۆ قۆناغی 12 ئامادەی لە 16 ڕۆژە بە پێو ئامارانی کە لەلایەن پەروەردەی پارێزگاکان بە ئێمە دراوە تەنها 43 هەڵگری ڤایرۆسەکەمان هەبووە مقارنەتەن بە هیوای شفا بوو هەموو لایەکیان مقارنەتەن بۆ عەدەدە زۆرەی کە لەناو ناوەندەکانی خوێندن بوون ئەم ئامارە ومێدبەخشە هیوابەخشە بۆ ئەوەی کە بتوانین هەنگاوی کە بنین هەنگاوی داهاتوومان کردنەوەی دەرگای قوتابخانەکان بە تەناوب 16 ڕۆژ دوای ئەوەی عادەی تەقییمەکەین 16 ڕۆژی پۆلی 12 و 16 ڕۆژی قۆناغە ناکۆتاکان پۆلی 1 تا 11 بنەڕەتی پەیمانگاکانمان لەبەردەسەبێ هەموو یەکاتە 32 ڕۆژ ئەو کاتە لە 23 دوو دەتوانین پێش چاوڕوونتر بین لە ڕووی تەندروستیەوە بۆ ئەوەی هەنگاوی جدیتر بنین ئەو سیستەمەی کە هەمانە بەردەوامی پێ بدەین یان تەراجوعکەین و بڕیارەکانمان تعدیلاتی تێ بکەین یان بڕیاری دیکە بدەین بۆ سەبارەت بە پرۆسەی خوێندن لەبەرەوە لە بەردەم قۆناغێکی چارەنووسازین کاتمان کەمە من سپاسی هەموو مامۆسایانی کوردستانەکەم سپاسی هیمەتیانەکەمی پەروەردەکاران بەڕێوەبەری قوتابخانەکان سەرپەرشتیاران پەروەردەی قەزاکان و پەروەردە گشتیەکان کە ڕۆڵێکی گرنگ دەبینن کوردستان لە بەردەم قۆناغێکی هەستیاردایە کە کاتێکی کەممان لە بەردەمایە بۆ ئێمە بتوانین وەرزی یەکەمی خوێندنی خۆمان ئەنجام بدەین و مەترسی لەسەر ساڵی خوێندن دروست نەبێت ئەویش بە هیمەتی ئەو مامۆستا بەڕێزانە بەڵام بە کاری پێکەوەی و بە هەماهەنگی زیاتری دێوان هەموو لایەکمانەکرێت کە پابەند بین بە ڕێنمایە تەندروستیەکان تکاکەم پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان زامنکاری بەردەوامبوونی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان
بەبێ هیچ دوو دڵیەک بە ڕێستان دەڵێم هەر کاتێک بزانین کردنەوەی ئەم شێوازە بۆ قوتابخانەکانی هەرێمی کوردستان و ناوەندەکانی خوێندن دەبێتە هۆکاری ئەوەی کە مەترسیەکی گەورە لەسەر هاوڵاتیانی کوردستان و فشارێکی زۆر لەسەر کەرتی تەندروستی دروست بکە یا پەیدا بکە بەبێ دوودڵی بە شێوەیەکی زۆر ئاشکرا لە 23 دووکۆ بینەوە بڕیاری دیکارین لەبەرەوە زامنکاری پرۆسەکە پابندبوون و پێگیریتانە بە ڕێنمایە تەندروستەکان و سپاسەنە. خوێندنی ئەم ساڵ کۆتایی دێت و ئایا خوێندنی ساڵی داهاتوو کەی دەستپێ دەکات کاریگەری پرسیارێکیش بۆ بەڕێز وتەبێژ و حکوومەت بەڕێز دکتۆر زوکار عادل سەبارەت بە دانوستانەکانی نێوان مەڵگەی وەکدا بازەوە دەکرێت کە ئەمڕۆ شانتی دانوستانکار دەگەڕێنەوە هەولێر بەبێ هیچ ڕێکەوتنێک زانیاریەکان لەم بارەیەوە پرسیاری دووەمیش ئایا ڕاستە 24 و 25 مانگە دەست بە دامەزبوونی رووسە دەکرێتەوە سپاس. دکتۆر جاویدەرەوە جاویدەر سەبارەت بە خوێندنی ئەم ساڵێمە خوێندنەکە وەکو ساڵانی ڕابردوو چۆن دوو وەرزمان هەبووە هەردوو وەرزەکە خوێنین وەرزێکیان لە ئێرسایە وەرزێکیان لە مانگی نۆ دەستپێیەکە پاشەوەی کە خوێندنی ئەم ساڵ لە سیانزەی دوانزەیان چواردەی دوانزە بە تاقیکردنەوەکانی خولی یەکەم و خولی دووەمی قۆناغە ناکۆتاکانیش کۆتایی دێ چەند ڕۆژێک پشووە بێت و پاشان بە پێ و بەرنامەی کە دامان ناوە 22 دەستپێکی ساڵی خوێندنی 21-22 بێت بەڵام حسابی ئەوەشمان کردووە کە بۆ سودوەرگرتن لە پشوەکانی ساڵی ئایندەش دەتوانین ئەو ستاندارایی کە هەمان بۆ لە وەزارەتی پەروەردە بۆ ڕۆژەکانی ساڵی خوێندن و ئەو ساڵنامەی کە ساڵانی پێشووەمان بووە بە جۆرەی هەمان ڕۆژ خوێندنی ساڵی ئایندەش و سۆگەر بکەین. شاندی حکوومەتی هەرێم بەردەوام لە گفتوگۆیە و ئێستاش بەردەوامە و هیچ دەرئەنجامێک بە فەرمی هەژمار ناکرێت تا لە خودی شاندی حکوومەت دەرنەچێیان لە لایەنی پەیوەندیدار و لایەنی وتەبێژ بۆیە هیچ هەوڵێک یان هیچ هەواڵێک لەم چوارچێوەیەدا بە فەرمی بە پەیامی حکوومەت هەژمار ناکرێت. سەبارەت بە موچەش ئێمە پێشتریش ئێمە ئاماژەمان پێ کردووە کە مەسەلەی موچە لە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانە باشکردنی بژێوی ژیانی خەڵک ئەوش لە خەمی یەکەمی حکوومەتی هەرێمە و هەموو هەوڵەکان چڕکراوەتەوە بۆ زامنکردنی ئەو موچەیە کە بتوانین ئێمە لەو دۆخە ئابوووریە ڕۆڵێکی گەورەمان هەبێ لە باشکردنی و ئەوە هەروەها موچە وەکو پێشتریش ئاماژەمان کرد هەوڵ بدەین کەوا دراست کراوە لەگەڵ وەزارەتی دارایی تەکلیف کراوە وەزارەتی پلاندانان وەزارەتی سامانە سروشتیەکان لە چوارچێوەی بودجەی 2021 ئەوەی لە توانای حکوومەتدایە ئەیکا بەبێ ئەوەی بە هیچ شێوەیەک دریاغی بکە. یەک دقیقە یەکەمان لەسەر پاشەکەوتی موچە ئەمڕۆ 5 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر پاشەکەوتی موچە ئاینی چیواکەیتە و پاشەکەوتی 5 ساڵە براوە بیدەنەوە بە موچەخۆران پرسیار دووەم لەسەرەوەی کە مامۆستایانی ناڕازی باسییان ئەوە کردووە کە ئەگەر موچەیان بەستی ڕۆژجارێک پێدەدرێت ئەوە ناگەڕێنەوە ناوەڵەکانی خوێندن ئێوە چ گرنگتێک دەدەن لە مامۆستایان کە بەستی ڕۆژجارێک موچەیان بەسەر دابەش دەکەن و لاگەری دواکەوتی موچەدا ئایا هیچ پلانەکەیە بۆی خوێندن دووبارە بۆی بایکۆتەوە لە بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی دوانەکەوێت؟ طبعا سیاری یەکەم وەڵامە دەمەوەی تر برای بەڕێزم کە کاڵان وەڵامی بداتەوە. طبعا حکوومەتی هەرێم وەکو باسمان کرد لە سەرەتای کابینەی نۆیەم ئامانجی سەرەکی ئەوەیە کە بە شێوەیەکی زۆر شەفافانە و زۆر بە ڕاستاوخۆ کار و ئیش لەسەر زامنکردنی موچەی فەرمانبەرانی کردووە و لە هەمان کاتشدا بۆ یەکەمین جارەکە دوای لە 2013ەوە پێم وایە حکوومەت ئێستا دەبێتە خاوەنی بودجەیەکی تایبەت و سەربەخۆ کە بتوانێت ئەو بەڵانسەی نێوان خەرجی و داهاتەکان بکات پرۆسەی چاکسازی بەردەوامە و مەسەلەی پاشەکەوتیش هەمە کە لە کابینەکانی هەشتەم کراوە لە بەرچەند دۆخێکی ئابووری وەکو هەر پاشەکەوت مامەڵی لەگەڵ دەکرێت کە لە 2010دا ئیتر حکوومەتیش بەردەوام دەبێت لەو پرۆسانەی کە پێشتر لە سەرەتاوە دەستی پێ کردووە بۆ
زامنکردنی وەکو باسمان کرد بژێوێکی باشی خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەت تاکە لایەنەوە بەرپرسە لەو بابەتە. ئەگەر ئەوەی سپاس وڵی من بە شێوەیەکی گشتی ئەمە ئەو خاڵە باسکەم ئاین تەوەقعەوە مەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بڕەپارەی پێویست و داهاتی پێویستی هەبێ و بەڵام دابەشی نەکەین بەسەر مامۆسایان و بەسەر فەرمانبەران لە سۆنگەی دڵنیابوونێکی تەواو قسەیە بە جەنابەت دەڵێم و هەمووشمان کە ئەندامین لە ئەنجومەنی وەزیرانە هەمومان ئاگامان لە داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە چۆن مامۆسایانی ئەمە کاری مەزنیان ئەنجامداوە سوپاسیانەکەین پرۆسەیەکی گەورە بەڕێوە بن دۆخەکە دۆخێکی گژگیرە بۆ تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئابزانانی نەتیجەیە و پێدراوە تازانەیە کە لە ئەنجامی و گفتوگوانی کە ئێستا هەیە لەگەڵ بەغداد چیە بێ ئەوەی کە برای بەڕێزم کاک دکتۆر جوتیاری ئاماژەی پێدا سەبارەت بە پرۆژەی بودجێ هەرێمی کوردستان چونکە ئێمە لە بەردەم چەند ئۆپشنێکین ئایا لەگەڵ بەغداد تا چەند دەگەینە نەتیجە و ئەگەر لە بەغداد نەگەیشتین نەتیجە پێدراوە تازەکانی پاش ئەو هەنگاوە چیە بێ هەموو ئەوانە زیاتر پێشچاومان ڕوونەکاتەوە بەڵام کاک دکتۆر جوتیار پێشتریش تاکیدی لەسەرەوە کردبووە کە منیش بۆ خۆم تاکیدم لەسەرەوە کردبووە ناجی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە ئاراستەکە ئەوەیە موچە لە کاتی خۆی بدرێ جا وەکو ئاماژەم پێدا تا چەند لەگە بەغداد لەو گفتوگوانە دەگەینە نەتیجە و نەتیجەی نهاییمان چی دەبێ یان هەنگاوی پاژەوە چێ بێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی پەروەردە خۆمان بەرپرسیار دەزانین بەرامبەر بە مستحقات و شایستەی مامۆسایانی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە دۆخێکی گژیری داراییە کەسیش کاتێکە لە حکومڕانی دەبێت حەزی لەوە نییە ڕەغنەی لێ بژیرێ لە پێناوی ئەوەی کە کەموکوریەک لە مستحقاتی موچەی مامۆسایان و فەرمانبەران دێتە پێشەوە و ئێمە تەمەنامانە کرد لە دۆخێکی باشتر بێ بەڵام بابەتی وەساندنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان من لە پێشتریش تاکیدم لێ کردوێتەوە ئێستاش تاکیدی لێکەمەوە لە دید و ڕوانگەی حکوومەتی هەرێمی کوردستان یەک هۆکار هەیە یان تەنها هۆکار ئەوەیە کە ئێمە ئامانەیە سەلامەتی جانی مامۆسایان و قوتابیان و خوێندکاران بپارێزین تاکیدی لێ یەکەمەوە ساڵی خوێندنی پار 25 دوو گرفتی موچەمان نەبوو بەڵام کۆرۆنا لەسەر ڕێی دەرگاکانمان بوو کە داخلی هەرێمی کوردستان بێ ئەو بوو لە یەکی سێ یەکەم حاڵت لە هەرێمی کوردستان تۆماکرا بەڵام ئێمە وەکو حملەیەکی سیباقی پێشتر ناوەندەکانی خوێندنمان داخست بەڵام موچەش لە کاتی خۆی و 30 ڕۆژجارێکیش ئەدرا لەبەرەوە ئێستا ئەو تێڕوانینەی کە هەیە لەسەر مەسەلەی داخستنی قوتابخانەکان پەیوەندی هەبووە بە بابەتی خۆپارێزی مامۆسایان و قوتابیان و خوێندکاران پێداچوونەوە بە گومرگەکان و خاڵگومەتیەکان گێزێکی دروست بکرێ بۆی ئەمانە ڕێ بخرێتەوە لە چوارچەوەیەدا زایدا لەسەر پرۆژەی یاسای بودجێ هەرێمی کوردستان گەشتون بەچی و ئەگەر لەگەڵ بەغدا نەگەشتنەوەکەمکن و ئۆپشنانە چییە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستاندا پرۆژەی یاسای بودجێی لەسەردا دەڕێژێتەوە و داهاتەکە چۆن ڕێگەشێتەوە هەڵسالانەگەر ئێوە وەزارەتی پەروەردە بۆ ئەم ساڵ دنیای ئەوەت ئەدەم کە خوێندنی ئەم ساڵ نافەوتێ وەزائیدان ئەو خوێندکارانەی باسی شتکرد لە ناوچە بەدەستەکانن سیستەمی خوێندنی ئۆنلاین بۆ ئەوان بەردەستە بێت طبعا ئێمە کۆمەڵێ لە ڕێکار دەستی پێ کردووە لە مێژە و ئەنجامی باش کەوتۆتە دەستی ئەو لیژنانەی کە پەیوەندیدارن بە بابەتی ڕەخستنەوەی داهات و کەمکردنەوەی خەرجیەکان ینی تاکو بۆ دڵنیایی جەنابتان ئێستا حکوومەت تەنها بە 6 ملیۆن دۆلار ماگانە خەرجیەکانی خۆی کەم کردوتەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە داهاتێکی باش بۆ زامنکردنی پێدانی موچە ئێمە دابینی بکەین و دەستەبەری بکەین بێگومان کۆمەڵێ لە بڕیار ڕێکار لە چوارچێوەی چاکسازی پرۆسەی چاکسازی دەرچوێنراوە و ئەم پرۆسێش بەردەوام دەبێت و کاتیشی پێویستە بۆ ئەو مەوزوعە بەڵام ئێمە لەسەر ڕێگە ڕاستەکەین و خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە کە ئەم پرۆسە بەردەوام دەبێت و کۆمەڵێ لە بابەتی تریش کە کڕۆکی چاکسازیە مەسەلەن پێداچوونەوە بە خەرجیەکانی کۆمپانیای نەوتە مەوزوعی پێداچوونەوە بە گرێوەستە خزمەتگوزاریەکانی خاڵە سنووریەکانە مەسەلەی بنبڕکردنی قاچاقچیاتیە ئەمە خۆی وەکو
کڕۆکی چاکسازی حکوومەتە بۆ ڕێخستنەوەی داهات و کەمکردنەوەی چاکسازی بێگومان ئەمەش مەسلەی بودجە یاسای بودجە ئەویش بەشێکی گرینگە لەم پرۆسەیەدا چونکە ئێمە بڕوامان بە شەفافیەتە و ئامانجی ئێمە لە داڕشتنی بودجە تەنها ئەوە نییە باڵاست نێوان خەرجی داهاتەکانە بەڵکو ئێمە مەبەستمانەوەیە دادپەروەری شەفافیت و بتوانین ئێمە تا بکرێت ئەدای حکوومەت بەو ئاراستەیە بێت لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بێت و پارەکە بە شێوەیەک تەرخام کرا کە یەکسانی و دادپەروەری بەدوای خۆی بێنێت. سپاس سەوانە دە پرسیارەکەت ئێمە نەماون توە قوتابیانی ناوچە دوورەدەستەکان یا گوندەکان پشت بە خوێندنی ئەلیکترۆنی بەسن دەڵێن یەک جیاوازی لە شێوازی ئەوانە دروستە بێ و دەسەڵاتمان داوەتە مدیر عامی محافەزات ئەویژەوەیە هەموو قۆناغێک لە شار بێ یاخود لە گوند بێ لە هەفتەیەکە 3 ڕۆژ دەوامەکات بەڵام لە شار ڕۆژە ناڕۆژێک دەوامەکە یان بەپی ئەو میکانیزما بێ کە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان داڕژە بەڵام لە قوتابخانەکانی گوندەکان دوورە دەستەکان لەبەڕی بەشیشی زۆریان مامۆساکانیان لە ناو شارەوە ئەڕۆم بۆ ئەو قوتابخانانە ناکرێ ئەوان 6 ڕۆژ بمێننەوە چاوەڕێی سیستمی تەناو بکەن ئەگە قوتابخانەیەک 30 قوتابی هەبێت لە گوندێکە پێویستی بەوە نییە ئەم سیستەمە بکەیتە سیستمێکی تەناو بەڵکو دەتوانن ئەو قوتابخانەیە 3 ڕۆژی یەک لە دوای یەک دەوام بکەن بۆ ئەوەی کە هەم مامۆساکانیشیان بارگرانێکی زۆریان لەسەر دروست نابێت و هەمیش پرۆسەکە بەڕێوەچێ ئەمە یە خاڵێکی کەش ئاماژە پێ بدەم بەڕەچاوکردنی بارودۆخی دارایی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناش بڕیاری دا کە بە خێوکاری قوتابیان دایک و باوکی قوتابیان ئیلزام نەکرێن بە یەکپۆشی بۆ ئەو وەرزەی خوێندن بەڵکو هەموو ئەو بەڕێزانەی هەموو قوتابیانەی کە جلوبەرجی پەسەندکراوی ئەوەی کە پێوترێ زەی موحەدی وەزارەتی پەروەردەیان هەیە هی ساڵی ڕابردوو دەتوانن ئەوە بەکاربێنەوە هەر قوتابێکی دیکەش ئەو جلوبەرگەی نەبێت دەکرێت جلوبەرجێکی دیکە کە نزیک بێتەوە یان لەگەڵ ئادابی گشتی و ئەو نیزامە عامەی لە ناو قوتابخانەکانی ئێمە هەیە بگونجێنرێ بکرێ و هیچ قوتابخانەیەک نابێت منداڵ یان قوتابیان ئیلزام کا بەوەی کە دەبێت یەک جۆرە جلوبەرجی فەرمی لە ناو ناوەندەکانی حکومی هەبێت چونکە لە ئێستادا بە مراعاتکردنی دۆخی دارایی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵی خوێندنی سیستامان لەو بڕیارە کردو و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و بڕیارەی داوە طبعاً وردەکاریەکان سەبارەت بەو بڕیارانە یان بەو بابەتانە کە بەڕێز جەنابی وەزیری پەروەردە خستیە ڕوو بە فەرمانێکی ڕەسمی لە وەزارەت ئەمڕۆ تۆ بەیانی وەنیە دەرەکرێ و هەموو تەفاسیلی تێدایە و زۆر سپاس بۆ ئامادەبووتان.